خۆشەویستانم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و مێزگردێکی تایبەتتان پێشکەش دەکرێت سەبارەت بە ڕەوشی ئابووری و سیاسی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی نێوەندی عێراق. کاتێک کە بودجەی ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق پەسەندکرا تا ئەندازەیەک هەست بە هێورکردنەوەی ئاڵۆزی ڕەوشەکە دەکرا لە نێوانیاندا، هەروەهاش بەهۆی لێدوانەکانی خودی سەرۆکوەزیری عێراق سەبارەت بە پەیوەندیەکان لەگەڵ هەولێر و هەروەهاش جەختکردنەوەی بەردەوامی بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی عێراق. لە بەرامبەریشدا دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستان پەیمانی ناردنی بڕی دیاریکراوی نەوتیاندا بوو، واتە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی حکوومەتی نێوەندی وڵاتەکە بکرێت. هەر چۆنێک بێت ئێستا لەگەڵ باس و خواسەکانی سەبارەت بە بودجەی ساڵی 2020 هەن، دەسەڵاتدارانی سیاسی هەرێم دەڵێن بەغدا 86 ملیارد دۆلاری هەرێمی کوردستان قەرزارە. بەغدا و هەرێم چیان لە یەکتر دەوێت؟ چۆن دەتوانن ئەم هەموو گەرمە و کێشانەی نێوانیان بڕەوێننەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە لەم مێزگردەدا میوانداری دکتۆر بیلال وەهاب دەکەین. دکتۆر بیلال ئەندامی نێوەندی واشنگتنە بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک، هەروەهاش دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق. دکتۆر بیلال، دکتۆر ڕێبوار، زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم مێزگردەدا. یەکەم پرسیار لای جەنابتەوە دەست پێ یەکەم. دکتۆر ڕێبوار، پێویستی دەکرد کێشەکان لە نێوان هەولێر و بەغدا لەسەر دۆسەی نەوت بە تایبەتی بگاتە ئاستی ئەمەی کە ئێستا هەیە و بە گرژی و بە ئاڵۆزی ناودێر دەکرێت و نیگەرانیشی لە شەقامی کوردیدا دروست کردووە؟ زۆر سپاس. تەرکیزکردنە سەر تەنها پارە و بودجە یەکێک بووە لە گرفتە گەورەکانی ماوەی ڕابردووی نێوان هەرێم و بەغدا. کێشەی دانوستانی هەرێم لەگەڵ بەغدایە ئەوەیە کە ئێستا هەموو بابەتەکان بەسراوەتەوە بە دۆسیەکەەوە کە پێوترێ دۆسی بودجە و بودجەش بەسراوەتەوە بە نەوتەوە، کە لە کاتێکە ئەکرا بەشێکی زۆری توانەکانی دانوستاندکردن بۆ بابەتی تریش بەکاربێنرێ، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە خاک و بە هەندێک دەستکەوتی تر و پێگەی دەستوری هەرێمی کوردستانەوە هەیە لە عێراقدا. گرفتەکان ئەوەیە کە گرفتە سەرەکیەکەی ئێستا ئەوەیە کە ئەکرا ئەم دۆسیە بە شێوازێک چارەسەر بکرێت پشتبەست بە دوو هەنگاوی زۆر گرنگ کە نەگات ئەم قۆناغی. یەکەمیان دەرکردنی یاسای نەتوگازە کە لە ساڵی 2007ەوە لە عێراقا بە ڕژنووس هەنگاوی بۆ ئەنێن تاوەکو گەیشتە ئێستا کە ئێستا پێم وایە هەوڵەکان لە ماوەی داهاتوە چەرتر ئەبێتەوە بۆ دەرکردنی ئەو یاسایە کە تایە بە بڕای منە بێ حساب بۆ تێڕوانینی هەرێمی کوردستانیش بکرێت، چونکە ناکرێت یاسایەک دەربچێ بەبێ ئەو بابەتە. بەڵام لە هەمان کاتە لە پاڵ ئەم هۆکارەیە هۆکارێکی تریش هەیە، ئەویژەوەیە کە چارەسەرکردنی دۆسی نەوت هەموو ساڵێک ئەسپێرێ بە ساڵی دوای خۆی، کە ئەمە گرفتێکی گەورەیە و ئێمە بەردەوام تووشێ بینەوە. ئێمە هەتاوەکو ڕۆژی 23 لە ساڵی 2019 سەرقاڵی چارەسەرکردنی دەرکردنی یاسای بودجەی هەرێم بووین، یاسای بودجەی عێراق بووین بۆی بەشی هەرێمی تاجێگیر بکرێ و بە ئامەڵی نەوتی تایە ڕوون بکرێتەوە. بەڵام ئەوە تا ئێستا دیسان دەستکراوەتەوە دوای چەند مانگێکی کەم بە هەمان گرفت و هەمان بابەتە ئاڕۆینەوە. ئەمە پێوترێ چارەسەری کوردخایان، یان بەمانایەکی تر نەتوانم پێی نەڵێم چارەسەری کوردخایان، ئەمە پێوتێ سەرکردنی کێشەکان. هەر شتێکیش کە بەسەرکردن، هەر چارە گرفتێکیش بەسەرکردن لەگەڵ یاپڕۆی بەدڵنیاییەوە زوو زیندووە بێتەوە دیسان کێشەیەکت ترت بۆ دروستەکاتەوە. باش، ئەگەر بکرێت بە کورتی پێم بڵێ دکتۆر ڕێبوار، کاتێ باز لە یاسای نەوت و گاز دەکەی، ئەم یاسای نەوت و گازە چی چارەسەرەکە لە ئێستادا کە ئاستی متمانە لە نێوان بەغدا و هەولێردا هەر لەو پەڕی نزمیدا؟ من لەو باوەڕەیە نیم کە هەموو ئاسی پەیوەندیەکە لە خراپترین ئاست و لە بێ متمانەی ئاستا بێت. بەڵام گرفتەیە گرفتی گەورەش هەیە. یاسای نەوت و گازیشە بێ هاوشەوەی ئەو هەموارکردنی کە بۆ یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان ڕوویداوە، هاوشەوەی هەندێک هەنگاوی تریش کە ڕەنگە لە داهاتووشە مەسەلەی هەموارکردنی دەستوریش پێێنێتەکایەوە کە لە هەندێک بڕگەیە بە دڵنیاییەوە ئەو بابەتانن کە ئەبێتە لە عێراق تێپەڕێن. ناکرێت دەوڵەتێک دوای 16 ساڵ لە ڕووخانی سیستەمێک و گۆڕانی بۆ سیستەمێکی تر هێشتا یاسایەکی نییە بۆ مامەڵەکردن بە نەوت و گازەوە. ئەمە عیبێکی گەورەی سەر دەوڵەتە. بەڵام بەڕاستیش دەرکردنی یاسای نەوت و گاز مانای سەپاندنی ئیرادی لایەک نییە بەسەر لاگەی ترا، بەڵکو ڕێککەوتنە بەپێی دەستور لەسەر ئەو بنەما حەقیقیانەی کە بۆ دەوڵەتێکی فیدراڵی هەیە بۆ مامەڵەکردن بە دۆسی نەوت و گاز.
دکتۆر بیلال ڕای تۆ لە نێوەندی ئەم هەموو کێشانەی کە لە نێوان بەغدا و هەولێردا هەن کێشەکان زۆرن لە ناوچەدا بڕێنراوەکانەوە بیگرێ بۆ کێشەی پێشمەرگای کێشەی تری لابەلا هات و چۆ زۆر دۆسەی تر بۆ لە ناو هەمیانە بەس تەنها نەوت. سەرەتا سپاس دەکەم و بە خێراتنی کاک دکتۆر ڕێبواری شەکەم. لە ڕاستیە تەنها نەوت نییە، من هەوڵەت هەستەکەم کە دۆسیەکانی تریش کراونەتە قوربانی دۆسیەی نەوت، یعنی کوا لە دۆسیەی ناوچە ناکۆکەکانە کوا پێشکەوتن ڕوویاوە لە مەسەلەی پێشمەرگا کوا پێشکەوتنی جددی ڕوویداوە. منیش مەبەستەکەم ئەوەیە ینی دۆسەکانی تر لە بەلا خراون بەڵام زیاتر جەختکردنەوەکە لە دۆسەی نەوتە. جاحیفەکە لەوایە لەوانی تر پێشکەوتن ڕووی نەداوە، نەوتەکەش زیاتر چەقیەوە توانانی بڵی لە هەندێک بوارە بەرەو دواوە ڕۆیشتووە. ئەوەی کە کاک دکتۆر ڕێبوایش باسی کردەوەیە کە تا ئێستا پرۆسەی سڕکردن هەیە، چونکە ئێمە دەستورێکمان هەیە، دەستورەکە هەموو دەستورێک وایە شتەکان ورد ناکاتەوە، قەواعید و ئەساسیاتێکی بۆ دائەنێت و پاشان بە یاسا ئەو بنەمایانە ڕێکەخرێن. لە عێراق تا ئێستا یاسای نەوت و گازمان نییە، مێژوویەکمان هەیە کە هەوڵدراوە بۆ دەرکردنی ئەم یاسایە، بەڵام بەڕای من سەبەب ئەساسیەکەی ئەکەوێتەوە سەر دوو خاڵی سەرەکی، سەر یەک خاڵی سەرەکی کە بۆچی ئێمە تا ئێستا یاسای نەوت و گازمان نییە. نە عێراقیش و نە بەغاش متمانەیان بە یەکتری نییە و متمانەیان بە دەستور نییە. عێراق و هەولێر بەڵێ بەغدا و هەولێر. هەولێر بە دەرەجەی یەک هەوڵی ئەوەی داوەکەوە واقعێک بەسەر بەغا بسەپێنێ، واتە چاوەڕێ بکە هەتا سیاسەتێکی تۆکمەی یاخود سناعەتێکی نەوت و غازی تۆکمەی هەبێت و لە مووقیفی قووەتەوە جارێکی تر لەگەڵ بەغا دانوستان بکە بۆ دەرکردنی یاسای نەوت و گاز. و عێراقیش هیچ کاتێک سیقەی بە هەرێمی کوردستان نەبووە، چونکە کاتێکەوە کوردستان هاتەتە پێشەوە، کوردستان سەقامگیری هەبووە، لە عێراق شەڕ هەبووە، شەڕی ناوخۆ هەبووە، شەڕی شیعە و سوننە هەبووە، ناسەقامگیریەکی زۆر هەبووە. بەغداش بەمە ڕازی بووە کەوا ساڵ بە ساڵ کێشەکە دوا بخرێت. بۆچی؟ چونکە وتێتی من ڕۆژە لە ڕۆژان لەسەر پێی خۆمڕا ئەوەسم وەکو عێراق وەکو دەوڵەت تەعامل لەگەڵ هەرێمەکەم قیناکە بە ئەم فترە زەعیفێ بەڕێ بڕوە. ئەم کاتێک کە ئەم چاوەڕێیەکە هەتا ئەو زەعیفە بێ، ئەم چاوەڕێکە تا ئەو لاوازە بێ، وای کردووە کە پەیوەندی هەرێم و بەغا لەسەر ئەساسی تەوازنی قووە بێت، نەک لەسەر ئەساسی یاسا و دەستور. ئێستا واقعێکی تازە دروست بووە کە هەم لە ناوخۆی عێراقا و هەم لە ناوخۆی هەرێمی کوردستانە و هەم بەڕاستی لە ناوچەکەشە چەند گۆڕانکاریەک هەیە کە من بە کورتی باسی هەرسێکیانەکەم. گۆڕانکاری ناو هەرێمی کوردستانەوەیەکەوە حکوومەتێکی تازە هەیە هەڵبژێردراوە و گۆڕانکاریەک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە دروست بووە بۆیە کە کاک نێچیروان بارزانی کە ساڵانێکی زۆرە سیاسەتێکی وازحی هەیە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گۆڕاوە بە مەسرور بارزانی کە ئەیەوێت بە نیگایەکی تازەوە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بکات و کابینەکەشی کابینەیەکی گەنجە، بۆیە چاوەڕێی هەندێک گۆڕانکاری لە ئەم حکوومەتە تازە ئەکرێ. ئەمە یەک. لە بەغدا بە هەمان شێوە گۆڕانکاری هەیە بۆی کەەوە ئەم تەوازنی قووەی کەەوە باسم کرد لە نێوان هەرێم و بەغا بە قازانجی بەغا شکاوەتەوە بۆ ئەحداسی دوای ڕفراندۆمەوە کە دەرکەوتووەکەوە بەغدا بەرامبەر بە عێراق لەوە بەهێزترەکەوە بەرامبەر بە هەرێم لەوە بەهێزترەکەوە جاران بەشێکی زۆر لە کوردستان تەسەووری ئەکرد. ئەمە خاڵێکی دووەمە. خاڵی سێمیش لە معادلە ئیقلیمیەکە بە تایبەتی لە دوای ڕفراندۆمەوە پەیوەندی هەرێم و لەگەڵ تورکیا ئەو پەیوەندی تۆکمە نییە کەوا لە پێش ڕفراندۆما هەبوو. پەیوەندەکانی بەغدا و ئەنقەرە بەرەو گەرمبوونەوە ئەڕۆن و ئەمە واکە کە دوو خاڵی تر کە بەمە کۆتایی بە وەڵامی ئەم پرسیارەیەنم بێتە ئاراوە کە معادلاتی ناو هەرێمی کوردستان بگۆڕێت. ئەوش بریتە لە دوو قضیەی محکەمە. یەکێکیان محکەمەی دەستوری عێراقە کەوا ئەڕوانێتە شەرعیەتبوون و دەستوری بوونی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمە چەند ساڵێکە بەردەوامەوە ئیستا تا ساڵی 2020 جارێکی دواخراوە. و قضیەی دووەم بریتە لە محکەمەی نیزاعاتی فەڕەنسی کەوا عێراق شکاتی لە تورکیا کردەوە بەوەی کەوا ئیجازەی یاوە بە حکوومەتی هەرێم کە بەوێ پرسی بەغا ئەو بۆریەنەوتەی کە هەڵبەتە بە پێی اتفاقی نەودەوڵەتی لە نێوان عێراق و تورکیا هەیە بەکاری بهێنێت. ئەم دووەوە ئەکات کەوا هەرێم لە حاڵەتێکی قەلق و دڵڕاوکییا بێت، لەوانەیە تورکیای لەدەست بچێت و مووقفی بەرامبەر بە بەغدا لاواز بێت. بۆیە من خوێندنەوەی من بۆ ئەم گەرم و گوڕوەیەکەوە ئێستا هەرێم هەیەی بەرامبەر بە بەغا ئەوەیە کە لای کەم بۆ ئەم 4 ساڵی داهاتووە ئەم حکوومەتە تازەی هەرێم لە جاتێکەوە هەموو ساڵێک شەڕی بوجە بکاتەوە جارێکی تر لەسەر ئەساسێکی یاسایی، لەسەر ئەساسێکی بناغە پتە و پەیوەندەکانی لەگەڵ بەغا ساڕێژ بکە. دکتۆر بیلال لەسەر پەیوەندی تورکیا و هەرێم لە پەیوەندی بە دۆسەی نەوتەوە پێ وایە ئاستی ئەو پەیوەندیانەی کە ئێستا هەرێم و تورکیایانی هەیەە ینی وەکو جەناب داماژۆ پێکرد دەڵێ وەکو پێشتر نییە ئەوەندە تۆکمە بێ کە ئەڵین ئەوەندە تۆکمە بێ
ئەگەری ئەو ڕێکەوتنە 50 ساڵیە چییە کە هەرێم لەگەڵ تورکیادا لە بواری نەوت و پیشەسازی نەوت مۆری کرد. تۆکمەنیە بە معنایەوەی کەوا جاران هەرێمی کوردستان ئەم وا تێگەیشت بوو کەوا تورکیا ئامادەیە لەبەر خاتری هەرێمی کوردستان گوێ بە بەغدا نەدا. بەڵام ئێستا بەغداش چارەی بەدەستەوەیە ئەوەیە وەکوتم حکوومەتی تورکی بردوتە محکمەی فەزڵی نزاعاتی نێودەوڵەتی لە پاریس ئەمە زەرێکی گەورە لە تورکیا ئەگەیەنێت چونکە ئەوەی کە تا ئێستا هەیە لە قازانجی عێراقە لە زەرری تورکیایە و تورکیا زەختێکی زۆر لە حکوومەتی عێراقیەکە کە سڵح بکەن چونکە ئەگەر هات و محکەمەکە لە قازانجی عێراق قرار بدا ئەوە تورکیا هەمەکەوێتە ژێر زەختێکی مالیەوە بێ قەرەبووی حکوومەتی عێراقی بداتەوە لەلایەکەوە و ئەگەر نێشی داتەوە لە هەندێک معادلاتی نێودەوڵەتی ئەبەوەی کەوا تورکیا وڵاتێکە احترامی اتفاقیاتی خۆی ناگرێت کە ئەمە بۆ مەسلەی تعاملی تیجاری و تجارتی نێودەوڵەتی کارێکی خراپە بۆیە زەختێکی تورکی بەرامبەر بە لەسەر عێراقەیە بۆی کەوا پێک بێن و دوور نییە داواکاری سەرەکی حکوومەتی بەغدا لە عێراقەوە بێکەوە ئەو بۆریەنەوتە تەسلیم کاتەوە بە حکوومەتی عێراقی و لە هەرێمی کوردستانی وەربگرێتەوە ترسە سەرەکیەکەی کەوا حکوومەتی هەرێم هەیەتی ئەم خاڵەیەوە کە باسی لاوازیشەکەمەوە یەکەمە بینیمان لە کاتی ڕفراندۆمە حکوومەتی تورکیا ڕاستە بۆریەنەوتەکەی ڕانەگرت و نەوتی کوردستان بەردەوام بوو بۆیە کارەساتێکی ئابووری لە کوردستانە دروست نەبوو بەڵام پشتی هەرێمی کوردستانی نەگرت لە مەسلەی ڕفراندۆمە بە عکسەوە لەگەڵ حکوومەتی ئێرانی و حکوومەتی عێراقیە مانۆڕی سەربازی هاوبەشیان کرد و بە ئاشکرا ئەردۆغان دژی ڕفراندۆمی هەرێمی کوردستان بوو ئەمە جانبە سیاسیەکەی بەڵام جانبەکەی تریشی پرسیارێکی کەوا جنابەت باست کرد ئەوەیە کە هەلی ڕێگرم باشەوە ڕێکەوتنی 50 ساڵیەکە چی لێ بەسەردە ڕێکەوتنی 50 ساڵیەکە هەر ئەوەیە ڕێکەوتنێکەیە 50 ساڵە نە ئەزانین چییە نە ئەزانین چی تایە نە ئەزانین چی ئەگرێتەوە بۆیە نە حکوومەتی عێراقیش و نە حکوومەتی نەتەنات حکوومەتی ئەمریکیش ڕاستی ئاگادارە کە بنەوەچەی ئەو اتفاقیە چییە. دکتۆر ڕێبوار بەغدا چۆن سەیری ئەو ڕێکەوتنە 50 ساڵیە دەکات لە ڕاستیە بەغدا بۆ ئەو گرنگە کە زۆرترین تعامل لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی هەرێمی کوردستان و لەگەڵ ئەو پارەی کە هێتە هەرێمی کوردستانەوە بکە بۆیە بە دڵنیاییەوە کاتێکیش داوای نەوتەکە داوای مامەڵەکردن بە نەوتیش ئەوەکە ئەو کاتە بە دڵنیایە ئەبێ ئەکەوینە بەردەم دوو ڕێگە یانەوەی عێراق پێداچوونەوەکە بەو شێوە گرێبەستەی کە کراوە ئەو گرێبەستانی تریش کە کراوە نەکرد لەگەڵ تورکیا لەگەڵ کۆمپانیای تری وڵاتانیش یان ئەوە تا چاو پێداخشانەوەی بەیەکەوەکەن لەگەڵ هەرێما چون کاتێک گەر هەر خۆی بیکا بە دڵنیاییەوە مەرجەکانی عێراق سەپێن یان یەکێک لەو شتانە بۆ نمونە هەرێمی کوردستان نەوت کەمترە فرۆشێ بەو نرخی کە لە جیهان هەیە لە عێراق کەمتریە فرۆشێ عێراقیش لە دەرەوەی خۆی کەمتریە فرۆشێ ینی لە هەموو حاڵەتەکانە ئەمە عێراقی ئەوێ زیاتری داهات بۆ بێتەوە بە تایبەتیش کە هەموو ساڵێک لە بودجێ عێراقا ئێمە عەجزێکمان هەیە کورتێنانێکمان هەیە کە یعنی ئەم ساڵ تقریباً گەیشتەسی ئەگاتە 33 میلیارد دلار کەەوە ڕێژەیەکی یاخود عفۆن 27 میلیارد دلار لە 133 میلیارد دلار 27 میلیارد دلاری تەوەقوعکرێ عەجز هەبێ ئەم ڕقەمانە گەورن بۆی عێراق بە دوای سەرچاوی زۆری داهاتە ئەگەڕێ ئەگەر مامەڵەکردنی نەوت لە ڕێی بەغداوە بێ لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بەغدا چاوخشانەوە کا بە گرێبەستانە بۆی زۆرترین داهاتی بێ. دکتۆر ئەلبەتە لە ڕێکەوتنەکەی ساڵی 2019دا کە کرا بۆ تێپەڕاندنی بودجەی ساڵی 2019 ڕێکەوتنێکی سیاسی کرا فاکتەری دەرەکی فاکتەری ناوخۆیی ڕۆڵی هەبوو لە گەیشتن بەو ڕێکەوتنەی نێوان هەولێر و بەغدادا پرسیارەکەم لەوەدا بۆ بودجەی 2020 پێ وایە بە هەمان شێوە ئەو فاکتەرانی کە پێشوو هەبوون بە هەمان شێوە کاریگەریان هەبێت و هەولێر و بەغدا بگەێنەوە ڕێکەوتن تا ئێستا ئیرادەی ناوخۆی و دەرەکیەوەیە کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ڕێکەوتن بکەن و لە یەک نزیک بن ئەوە شتێکی زۆر باش بەڵام بە دڵنیاییەوە مەرجنی ئەو دۆخەی لە 2019 بۆ بودجەی 2019 بوو هەمان ئەو دۆخ بۆ بودجەی 2020 هەبێ ئێستا سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و وەزیری دارایی و هەندێک لە کاربەدەستانی تر لە هەولێر گفتوگۆکەن و وفود و شاندی بیانی قسەی خۆیان هەیە لەسەر بابەتە بە جۆرێک لە جۆرەکان قسە لەسەر مەسەلەی تەعاملکردنی نەوتی ئیتر پێویستی بە ڕێکەوتن هەیە واتە ئەبێ هەرێم و
و بەغدا هەر شتێکەکەن پێکەوە بڕیارێکی لەسەر بن کە لە پەرلەمانی شتێ بپەڕێ چونکە ئاسان نییە بەبێ حسابکردن بۆ پەرلەمان ئەو بابەتە تێبپەڕێ ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە کە ئەبێ هەرێم و بەغدا ئەم ڕێکەوتنە بکەن و ئەو ڕێکەوتنەش بە بڕای من نابێ هەر بۆ ئەو بێمە 9 مانگی تر و 10 مانگی تر دیسان دەست پێ بکەینەوە جارێکی تر بودجە ئەمساڵ چۆنە بێنەوت ئەنێرن یان نانێرن تەعاملەکەیان نایکەن چکە ئەوە بەڕاستیش ئەمە ئەگەر قبول بێمە گاڵتەکردنە بە شعوری خەڵکی یعنی بێ ئەم دوو هێزە لە عێراق کە هەرێم و بەغدان ئیتر واز لەم جۆرە یاریکردنە بە شعوری خەڵکی بێن خەڵکیان خسۆتە قەلەقەوە خەریکن دەستکاری بازارەکان من حەزەکەم بە جەناب بڵێم من ترسم لە بڕینی موچە نییە بەڵام ئەوە هەیە جگە لە موچە بابەتی تریشەیە کە بابەتی بودجەیە کۆی پارێ و خزمەت گوزاریەکانە بەڵام بەدڵنیاییەوە موچە عەرقەلی بۆ دروستە بێ بەڵێ گرفتیەتە بەردەم بەڵێ چونکە کابرا بە تۆڵە هیچ دەستکەوتێک هیچ شتێکت نییە بۆ عێراق نەگو مرکەی نەپارەی نەوتەی نە داهاتی ناوخۆی نە هیچ شتێکیت ئێستا من چۆن نتوانم هەموو جارێ پارێ بەمە ئێمە بە درێژایی 2019 هەموو هەفتەیەکە کۆبوونەوەی پەرلەمان بوو بێ ئێمە لەلایەن پەرلەمانتارێک دوان کوتلەیەک دوانەوە ئێمە ڕوبەڕووی ئەم جۆرە لە فشار و لە زەخت بووینەتەوە و تومانە ڕێکەوتن ئەکرێ بۆ ساڵی 2020 و هەر قسەکە جواب بوو حکوومەتی هەرێم لە 2019 بە ئێمەی وت هاتنە بەغدا پێش پەسەندکردنی یاسای بودجە حەزەکەم ئەمە بڵێم کە بە ئێمە یانوت ئێمە لەگەڵ بەغدای ڕێکەوتوین کە 2019 نەوت نانێرین بەڵام لە 2020 نەوتە نێرین ئێستا وا خەریکە 2020 دیسان عەرقەلی تێخەنەوە کە بەڕاستیەوە عەرقەلێ بۆ نانی خەڵک گینا بۆ خۆم باکەم نییە مەلەفی نەوت ڕێکوتنی نەوتەکرێت لە لێوان هەرێم و بەغدایە وەکو شەخص بەڵام ئەوە ڕێکوتنیەکە ژیانی خەڵکی پێوە بابەندە بۆ ئەبێ ئەو ڕێکەوتنە بکرێ ئەم دۆسیەش ئەمڕۆ بێ یان سبەی ئەبێ هەرێمی کوردستان شەفافی بکە ئەبێ عێراق شەفافیەتی تا بەدی بهێنێت چونکە لە هەردوو لاوە گرفتی ناڕوونی هەیە لە دۆسیەی نەوتە. دکتۆر بیلال لە لای ئەمریکاوە چی هەیە سەبارەت بەم دۆسەی نەوتە ئەمریکا چی لە هەردوو لا دەوێت لە هەرێمیش و لە بەغداش ئامانجی ئەمریکا ئەوەیە کەوا مەسلەی بودجە بێتە مەسلەیەکی قانونی و یاسایی نەک بێتە مەسلەیەکی سیاسی و سیاستکردن لە عێراقا شەڕی بودجە لەسەر ئەوە نەبێت کەوا کێ چەند وەرەگرێت بەڵکو ئەم پارەیە چنێکی بۆ خزمەت گوزاریە چنێکی بۆ ئەمنە بۆ ئاساییشە چنێکی بۆ بواری کەتی تەندروستیە کە ئەم جۆرە شەڕانە لە پەرلەمانی عێراقی و لە پەرلەمانی کوردستانە زۆر کەمەکرێت تەنها شەڕەوەیە بەشی من چنێکە و بەشی جەنابەت چنێکە و ئێستا وای لێ هاتووە لە مەسلەی سەرژمێریەکەشە خەریکە ئەویش بە سیاست ئەکرێت لەبەرەوەیکەوە هەموویەتەوە سەر ئەم مۆزوعە و بازباسی بەشە واتە عێراق بۆیە تا ئیسە وڵاتێکە کەوا 5 ملیۆن بەرمیل نەوت ئەنێرێتە دەرەوە ڕۆژانە کە بێتە دووەم گەورەترین بەرهەمهێنانی نەوتە لە ئۆپێکە کەچی سیرێکی هێشتا لە وڵاتێکی نەک لە وڵاتێکی سێمەچی جیهانی سێمەچە هەر وڵاتێکی جیهانی سێمە ئەم پێشکەوتنی پێوە دیار نییە لەبەرەوەی شەڕی بەشە شەڕی پێشکەوتنی ئابووری و اقتصادی نییە ئەمانجی ئەمریکا لە عێراقا وازە عێراقێکی بەهێزی یەکگرتوو کە ئاشتەوایی هەبێت لە ناو خۆی و لەگەڵ دراوسەکانیە ئەمە سیاسەتی ئەمریکای بەرامبەر بە عێراق ئەم بابەتە بودجە و نەوتەکە لە مایەکەگرێتەوە کەوا نەوتی عێراق بەکاربهێنێت بۆ پێشکەوتنی اقتصادی و بەکاربهێنێت بۆ یەخستنی وڵاتەکە لەم ئەساسەوە مەسلەی دەستور کە ئەمریکا دەستێکی زۆری تایە هەبوو زەختەکە برەوەیەکەوە ئەم دەستورە تەطبیق بکرێت ئەگەر یاسای نەوت و غاز دەرکردنی زەحمەت بێ کە بەڕێی من زەحمەتە یاسای تەوزیعی ثەرەوات دابشکردنی سەرچاوەکان سەر و سامانەکان لەوەچی ئەوەیان ئاسانتر بێت ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دوورکەوتنەوەی هەرێمی کوردستان و سیاسەتمەدارانی کورد لە سیاسەتی عێراقا لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی عێراقیە وای کردووە کە حکوومەتی عێراق لە چەند بوارێکە پێشکەوتنی قانونی و یاسایی بەخۆیەوە ببینێکەوە هەرێمی کوردستان بخاتە زەرەرەوە بۆ نمونە یاسای کۆمپانیای نەوتی عێراق دەرکراوە کە لایەنە کوردەکان پشتگیریان کردو بەڕای من چەند زەرەرێکی تایە ئەگەر تەنها شەڕەکە شەڕی بەش بێ چەند زەرێکی بۆ کوردستان تایە ئەوەی کە بۆ عێراق و کوردستان باشە و ئەمریکاش جەختی لەسەرکاتەوە ئەوەیە کە کوردستان و پەرلەمانتارانی کوردستان و دەنگدەری کوردستان لە بەغا تەواجودیان هەبێت ئەمە یەک واتە عێراق بە ئاقارێکە نەڕوا و هەرێمی کوردستان بە ئاقارێکە بڕوا چونکە ئەمە جیاخوازی ئەنجێنێ ئەمە خاڵێکە یەک ڕێگەم پێ بدەیت نوێنەرانی کورد لە بەغدا گلەی ئەویان هەیە کە دەسەڵاتی سیاسی کوردی لە هەولێر گوێیان لێ ناگرێت دی ئەمە ئەگەرێتەوە بۆ ئەو بەشەی کە کوردستان بە تەمای ینی
بەتەمای جیابوونەوە بووە چەند ساڵێکە بۆی ئەوەی کە لە بەغا ڕوویاوە کاتێکەوە بوون پەرلەمانتارێکی کورد منیشەوە وەکو جناب لە پەرلەمانتارانی کورد بیستووە کاڵێن ئێمە شەڕی بودجەیەکەین و بەڵام هەرێمی کوردستان جوابی تەلەفۆنیشمان ناداتەوە ئەمە لەوە ئەچە ساڵانێکی ڕابردوو بە حکمی ئەوەی کەوا ئامانجی سەربەخۆیی و ڕفراندۆم لە پێش هەرێمی کوردستان بووە لەوە ئەچێ بەوە عوزر بکرێ بەڵام لەمەولا بەڕاستی ئەوە عوزری تیانە بۆیە من ئەم گەرم و گوڕیەکەوە ئێستا حکوومەتی هەرێم بەرامبەر بە بەغا هەیەی و هاتوچۆ و سەردان و وەروها بەغاش نوێنەرانی بەغاش دێن لە هەرێمی کوردستان بە حاڵەتێکی باشی ئەبینم چونکە خۆ ئەگەر بە معیاری تەوازنی قووەتیش تۆبیری لێ بکەیتەوە ئەو دەسەڵات و هێزەی کەوا کوردستان و نوێنەرانی کوردستان لە بەغا هەیەە لە ئەنقەرە نیانە لە واشنگتن نیانە لە مۆسکۆ نیانە جاتۆ بۆ ناچی ئەم هێزەی خۆت لە بەغا سەرف بکەی بۆەوەی کەوا سیاسەتەکانی حکوومەتی عێراقی یاسا عێراقیەکان لە قازانجی هەرێمی کوردستان بێ بوجە لە قازانجی هەرێمی کوردستان بێ نەک تۆ بچی ئەمشەڵە لە ئەنقەرە کە دەسەڵاتی کورد لێ زۆر لاوازە یا لە شوێنێکی وەکو مۆسکۆ بکەی یا لە تاران بکەی بۆ نمونە بۆیە ئەمە گۆڕانکاریەکە کە بەڕای من گرنگە خاڵێکی تر کە ئەمریکا بەڕاستی زەختی لەسەر ئەکاتەوە مەسەلەی شەفافیەتە ئەم نەوتە بۆ کوێ ئەڕوا ئەم پارەیە بۆ کوێ ئەڕوا بەشێکی بۆیەکەوە عێراق پارەی عێراق لە عێراق سەرف بکرێ و خزمەتی دانیشتوانی عێراق بکات و بەغدا نەبێتە یەکێک لە ناخۆشترین شارەکان یاخود خراپترین پایتەخت لە جیهانە بۆ ژیان کەمە عێراقیەکان زۆر پێی دڵتەنگن لەلایەک بەسمە بیرمان نەچێکەوە ئێستا سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق هەمووی لە چاو ئێران ئایەوەتە عێراق کاتی ئەمریکا سەیری عێراقەکە چاوی لە ئێران و عێراقی ها لە بەردەما سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە عێراق شتێکی زۆر ڕوون و واضح نییە ئەمە ژوای کردووە کە ئێران بە تایبەتی چاوی لەوە بێت کەوا ببوورە ئەمریکا بە تایبەتی چاوی لەوە بێت کە ئێران چۆن نفوزی خۆی دەسەڵاتی خۆی لە عێراقا بەکارێنێت بۆ ئەوەی کەوا بەشێک لەم داهات و سەروەتی کەوا لە عێراقا هەیە کە داهاتی 5 ملیۆن بەرمیل نەوتە ڕۆژانە چۆن قازانج لەوە بکە لە ڕێی کۆنتراکتەکانی لەگەڵ حکوومەتی عێراقیە لە ڕێی ئەو ئەندامانەی کەوا لە حکوومەتی عێراقیە هەیە و سەر بە ئێرانن میلیشیامان هەیە ئێستا لە پەرلەمانی عێراقیە و سەر بە ئێرانن و هەروەها ئەم مەسەلەی کەوا تۆ لە عێراقا لا یەزال یعنی ئێمە نەگەیشتن مستەوەی کینیا کە وڵاتێکی ئەفریقی فەقیرە بانقیان هەیە و سیستەمی بانقیان هەیە عێراق ئێستا هەر بە فەردە تۆ بێ دۆلار بریت و بچی خانۆ بکڕی سیارە بکڕی ئەمە وای کردووە کە فەوزایەکی مالی هەبێت کە ئاسانکاریە کا بە وڵاتێکی وەکو ئێران کە ئەم حەسارەی کە ئیسە لەسەرێتی بەشێک لەوە کەم کاتەوە کە ئیسفادە بکات لە بازاری دۆلاری عێراقی بازاری پارەی عێراقی دکتۆر ڕێبوار چەندە گەشتبینی بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ ئەو بڕە دیاریکراوەی نەوت بداتەوە بە بەغدا تا کێشەی بودجە دروست نەبێت 250,000 بەرمیلیان بۆشکەنەوت لە ڕۆژێکدا لە سەروبەندی پێکەنانی کابینەی نۆدا ئێمە جۆمان لە سەرۆکی کابینە بوو کە جەختی دەکردەوە پەیوەندیەکی باشتر لەگەڵ بەغدادا تێگەیشتن لەگەڵ بەغدادا کارکردن لەگەڵ بەغدادا بەڵام ئێستا باس لەوە دەکرێت کە بەغدا قەرزاری هەرێمە هەرێمیش ئەڵێ بەغدا قەرزارمە و بەغداش ئەڵێ هەرێمیش قەرزارمە ئەمە جەدەلێکی بێتامە نامەگەێنێتی هیچ نەتیجەیەک ئەمە دەرەنجامەکە نییە من بۆ خۆم پێم وایە ئەگەنە ڕێکەوتن لەبەر کۆمەڵێک هۆکاری یەکەم تا ئەم ساتەش پاڵپشتی دەرەکی هەیە بۆ ضرورەتی لێک نزیکبوونەوەی هەرێم و بەغدا و ڕێکەوتنیان لە قۆناغی داهاتوە ئەم پاڵپشتە دەرەکیە ئیقلیمیشە نێودەوڵەتیشە ئەوە زۆر شتێکی باشە کە بۆ خەڵکی عێراق و کوردستان بە شێوەیەکی گشتی دووەم ئەم دۆسیە زیاتر ئەم جۆرە تەسریحانە زیاتر لە تەسریحی مامەڵەکاری ئەچێ واتە چەند بەمی و چەندم ئەیتێ نەک ئەوەی کەناییەم و پارەم بەرێت چونکە ئەزانن بە تایبەتی لە هەرێمەوەزان کە ئەوە بۆ شێوازە ئیتر ناتوانانی ئاسان نییە بۆ هەموو قۆناغەکان هەر بە هەمانە استراتیژی و بە هەمان سیاست بڕوات هۆکارێکی تر ئەوەیە کە ئیتر ئیجباریەک هەیە ینی خەریکە دۆخێکی زۆرم لێ تەکایەوە کە ئەبێ شەفافیت لە هەنێ و هەندێک دۆسی هەبێتە پێشەوە یعنی من ئەزانم کاتی ئەوێ مەسەری شەفافیت لە دۆسی نەوتا و ئیرادەشی ئەوێ ئەمەش تەوان هێشتا لە عێراقا تازە لە شەڕات و دەرەوە هەندێک لە بەشێکی وڵاتەکە وێران بووە بە دەستی تیرۆریستان و گرفتی گەورە هەیە بەڵام لە هەمان کاتا قابلی ئەوەیە کە وردە وردەهنگاو بنرێ بە ئاراستەی شەفافیت کە ئەوەی ئێمە لە حکوومەتی عێراقی جۆمان لێ بێەوە ئەوەی کە پێشمانەدا ینی ئێمەی سەوەکو پەرلەمانتاران هەر شتێکمان بێ لە حکوومەتی عێراقی لە ڕوویداتەوە ئامارە دوایی بەردەسی بخەین کە ئەمە شتێکی باشە پێم وایە هەنگاوێکی گرنگە لەم قۆناغەیە بۆیە من پێم لەبەر ئەم هۆکارانە و لەبەر ئەو زەمینەی کە هەیە پێم وایە زیاتر ئەگەری ڕێکەوتن
لە پێشترا تاوەکو ئەگەری دابڕان و لە بیریشمان نەچێ ینی ئەو تیمێکی ئێستا لە بەغدایە تیمێکی خەمخۆرە لە نوێنەرانی کورد و سەرۆک کۆمار و حتا تیمە حکومیەکەش ینی ئێمە بەسمانە هەمومان پێکەوەکە ئەم جۆرە لە ڕێکەوتن بێتەکەی هەر ئەمە شەوای کردووە مەسەرەن سەرۆک کۆمار سەردانیە و لێرەکە سەرۆکی پەرلەمان تەشجیعکرێکە سەردانیە و لێر بکەوە سەردانیەکە ئەمە بۆ خۆی شتێکی باشە بۆی پێم وایە لە ڕووی سیاسیەوە جوودی دیبلۆماسی گەورە کراوە لە ناوخۆ لە دەرەوە بۆ ڕێکەوتن بێتەکەی بەڵام دیسان ئەگەڕێمە بۆ خاڵە من لایەنگریەوە ئەم کە یاسایەکە بێ بۆ تەعاملکردن بە نەوت و گازەوە کە پشت بە دەستور ببەسێەوە مافی هەرێمەکان پارێزراو بێ بەڵام نەک تەنها ئێمە هەر خەریکیەوە بین هەموو ساڵێک 9 مانگ دوایەوە شەڕێکی تر بکرێ و ئەم ساڵ تێپەڕی ئەو ساڵ تێنەپەڕی دکتۆر بیلات زۆر بە کورتی ئەگەر پێمانی بڵێ ئەگەر بەغدا و هەولێر نەگەنە ڕێکەوتن بەغدا چی زیانەکە هەولێر چ زیانێکەکە هەردووکیان زەرەرەکەن چونکە لە بەکووتم عێراق پێویست عێراقیش و هەرێمی کوردستانیش پێویستی بە پێشکەوتنی ئابووری هەیە عێراق پێویستی بە ئاودانکردنەوە هەیە اینجا بۆی دوای پێشکەوتنی ئابووری بکە هەرێمی کوردستان ئەگەر جۆرێ لە ئەم شەڕە سیاسیانەکەەوە هەموو ساڵە دووبارە ئەبێتەوە بەشێکی زۆری ینی عقلی سیاسی کوردی پێوە ماندوو ئەبێ ئەمە وای لێبێت لە جاتیەوەی ئێمە تەنها شەڕی بەغا و مەسەلە نەفسیەکان بکەین و بڵین ئەمە ینی نەوتەکە بە معنای کوردایەتی سەیری بکەین و بڵین ئەمە مەسلەی نەفسیە و مەسلەی قەومیە و ئەمە مەسەلەن وامان لێەکەن لەم عقلێتە دەربچین بینە سەرەوەیکەوە نەوت داهاتێکە بەکاری هێنی بۆ پێشکەوتنی ئابووری ئێمە لە کوردستانە پێویستمان بەچی هەیە ئایا پارەکە زیاتر لە کەشتی بۆمە لەم سێکتەرا سەرف بکەین یا لەو سێکتەرا سەرف بکەین ئێمە لە کوردستانە مۆزەفێکی زۆرمان هەیە هەر وەزیری هەرێمی کوردستان ئاشتی هەورامی خۆی وتی هیچ وڵات تەنها کوبا هەیەکەوە لە هەرێمی کوردستان مۆزەفی حکومی زیاتر ئێمە پێویستمان بە دروستکردنی کەتی تایبەت هەیە ئەمانە هەمووی قسە و شیعاری حکوومەتن بەڵام خۆ ئەگەر هەموو مەسئولینی حکوومەت و هەموو کابینەکە بریتی بێت لە شەڕی بوجە و ئەم شەڕی بوجەیەش لە ساڵێکە تۆ 9 مانگ پێوی خەریک بی ئیتر فرێشی تر ناکەوی بۆیە مەرحەلەکە لەوایە هەرێمی کوردستان هەرێمێکە کەوا سەقامگیری هەیە پێشکەوتنی ئابووریشی هەیە عێراق وڵاتێکە کەوا بەرەو سەقامگیری ئەڕوا و تازە ئاور لە پێشکەوتنی ئابووری ئەداتەوە جنابەت پێشە پرسیاری لێکردم ئەمریکا چی ئەوێ ئەمریکا وای ئەبینێکەوە عێراق ببێتە هۆنگ بۆ سین هۆنگ شتێکی بچکۆلانەیە بەڵام ئەگەر هۆنگ نەبێت سین نابێت چونکە هۆنگ بۆتە بناغەی اقتصاد و بانک و کۆمپانیاکان هەمووی لەوێن و پێشکەوتنی سین ئەو وڵاتە گەورە ئەتیمادی لەسەر ئەم هەرێمە بچکۆلە هەیە ئەکری هەرێمی کوردستان وا چاو لە عێراق بکە لە جاتەوەی چاوی لەوە بێ ڕاکا و لێی جابێتەوە کە هەوڵی دا و سەری نەگرت بە هەر سەبەبێک بووە چاو لەوە بکەکەوە کۆمپانیاکان لە هەرێم بن عقلەکە لە هەرێم بێ خبرەکە لە هەرێم بێ و بانقەکە لە هەرێم بێ ئەو کاتە عێراقیش دەرگاکە کرێتەوە بۆ بزنس و بۆ کارگەڕانی کوردستان کا بتوانێت ئیسپادە لە هەموو وڵاتەکە بکەن. دکتۆر بیلال دکتۆر ڕێبوار زۆر سپاستان دەکەم بۆ بەشداریتان لە مێزگردەدا سپاس و پێزانینم. سپاس.